یاسایی دەکرێت و هەروەها لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکێرن بە تایبەتی کە فەرماندەی گشتی سەکدارەکانەوە دابەشکردنی دەسەڵاتەکانیەوە هەرسی سەرۆکاتێکە. برایانی پارتی دیموکراتیکستان پرۆژەی با بڵێن یاسای سەرۆکاتی هەرێم لە لای ئەوان پرۆژەکەیە، لای ئێمەش ئەو چوار فراکسیۆنە پرۆژە و بەشەکەیە. ئیتر ئەوە هەری مادە ئەیخوێنینەوە مادە مناقەشە دەکرێت. کۆبوونەوەی ئەنجام بێت ئەگەر هاوشێوەی کۆبوونەوەکانی پێشوو بوو بەڕای من نەخێر. بۆچی لەم کۆبوونەوە گۆڕانکاری کراوە؟ بۆنە پێشتر ئەندامانی لیژنەی یاسایی زیاتر بوون بەڵام ئێستا کەمتر بوون. ئێستا بۆنە لە یەکێتی بەستۆهاتووی. هەر ئەسڵەن کە بڕیار درابوو لە لیژنەی یاسایی تەنها یەک کەس بچێ و ئەوەکانی کە زیاتر وەک ڕاوێژکاری بمینێنەوە، بەڵام سوء تەفاهومەکە بوو لە کۆبوونەوەی ڕابردوو بۆیە زۆربەیان بەشدار بوون، بەڵام ئەم جارە تەحدید کرا کە هەر فراکسیۆنەی لە لیژنەی قانونی یەک کەسی ئامادە دەبێت. گۆران بۆ نمونە ئەتوانی پێکاتەی ینی ئەندامانی وەفدەکەم پێ بڵێ کێوشێن؟ ئەوەی من زانیاریم هەیە لەسەر وەفدی خۆمان من و هەواڵ کاک سعدیە وەک مەکتەبی سیاسی و کاک قوباتە و وەفدی پارتی هەفتەی ڕابردوو گوتیان هەروە خۆمانین، دکتۆرە ڤاڵایەوە قانونی و دکتۆر ڕۆژ و بەڕێز مەحموودە سوورە و ئەوانەی گۆڕانیش ڕابوون معروف و بەهار مەحموود و مامۆستا جەلال جەوهەرە. کۆمەڵی ئیسلامی گوایە ئەو هەفتەی ئەوڕۆ گۆڕانکاری بەسەردادێ، یەکگرتووی ئیسلامیش کا خەلیل و ئەبوبەکر هەڵەدنی و کاکیوە. گۆڕانەڵێ پارتی تەنەزولی لە داواکارەکانی خۆی نەکردووە. ئێوە کویشتی تەنەزول ناکەن لە داواکاریەکانی خۆتان؟ تا ئێستا هیچ کەسێک لەناو ئەو کۆبوونەوەوانە تەنەزولی لە داواکاریەکانی خۆیان نەکردووە، بۆیە من دەڵێم ئەگەر هەروە بێ ناگەینە ئەنجام، هەر کەسێک دەستی بە داواکاریەکانی خۆیەوە گرتووە و هەمووشی قسە لەسەر سازان دەکەن. کۆبوونەوەیە لەو دوو کۆبوونەی پێشش لایەنی ئۆفدە ئەمریکیەکان بەشداری نەبوون. لەم کۆبوونە شار بەمان شێوەیە نازانم قسەیەکی وا کراوە چاوەڕان دەکرێت ئەگەر کەی ئەنجام هەبی لەگەڵ ئەمریکیەکان ئەنجامەکە تاوتوێکە. گۆران ئێستا هاوڵاتیان پرسیارێکیان ها دروست بووە، ئەڵێن پەرلەمان خۆی لیژنەی یاسایی هەیە، پرۆژەدان هەبووە. ئێستا بۆچی هاتوونە دەروی پەرلەمان و لەگەڵ لایەنی سیاسیە هەر هەمان لیژنەی یاساییە و هەمان پرۆژەی باسەکەن؟ پەرلەمانی کوردستان هەموو ڕێچکەیەکی قانونی خۆی بەست تا وەکو 90 مانگ نەیتوانی نیساب بکە. ئێستا ئەم یاریە دوو ئەگەری لە پێش ئەگەرێکەوەی دەبێم حیزبە سیاسیانە بگەنە تەوافق و تەوافقەکە لە پەرلەمانی کوردستان مسادقە بکرێ، ئەگەریشیان ئەوەیە دەبێت حیزبە سیاسیانە ئیعلانی فەشەلی کۆبوونەوەکان بکەن و بڵێن نەگەشتینە ئەنجام، ئەو کاتە دەبێت جارێککە بیر لەوە بکرێتەوە ئایا بە زۆرینە ئەتوانرێ یاسایە تێپەڕێنرێ و ئەو هێزانەی کە لە کۆبوونەوەی پێشوو بەشدار نەبوون ئەو جارێ ئامادەن نیساب تەواو بکەن. ئەگەر ئەمە گۆڕانکاری بەسەردا بێ وەک ئەگەرێک ئەوەیە، ئەگەر تەوافقەکەش کراوە باشترین ڕێگە چارە تەوافقەواتە. ئێستا کە پەرلەمانی کوردستان گفتوگۆکان لە دەرەوە دەکەن، لە نەتیجەش هەمومان هەر کادیری حیزبینا دەرئەنجامەکەی دەگەڕێتەوە ئێمە لە 90 مانگ نەماتوانین نیسابی یاسایی تەواو بکەین. کەواتە ینی ئێوە ئێستا بە هەمە هەر پێنج جاران چوار لایەن پرۆژەدانە بوو، ئێستا ئاتانوێ هەر پێنج لایەنەکە پرۆژەتانەوێ بۆەوەی هەموار یاسای سەرۆکاتی بکەنەوە. باشانی ڕێەکەی ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان بەوە ڕازی نابێت کە سەرۆکیان لە پۆستەکەی دانامێتەوە، بۆچونێک تیژەڵێن ئێوە بەوە ڕازین بەس لە پەرلەمان هەڵبژێرێت. باسی ئەو وردەکاریە نەکرا تا ئێستا بۆم باس بکە. ئەخرنا من باسی ئەو کۆبوونەوە دەکەم کە یەک کۆبوونەوە من لەگەڵ بوویم، تەنها باسی یاسای سەرۆکاتی هەرێم کراوە، یان دوو پاکێجە، پاکێجی ویلایەتی سەرۆکی هەرێم مەوزوعێکە، یاسای سەرۆکایەتی هەرێم و سەلاحیەتەکان و شێوازی هەڵبژارنەکانی مەوزوعێکە. ئێمە تا ئێستا نەچوونێتە سەر ویلایەت، ئێمە تا ئێستا باسی شێوازی هەڵبژارنی سەرۆک و سەلاحیەتەکانی دەکەین. کەی ئەو پاکێجە ئیتیفاقی لەسەر کرا و زادەچن سەر ئیتیفاقی ویلایەت. پارتی سوورە لەسەر لە ناو خەڵکەوە بژێرێت. ئەوان سوورن لەسەرەوەی ناو خەڵکەوە هەڵبژێرن و ئەگەڵ دەڵێن واژ نەبێت دەکرێت ڕێفراندۆم بکرێن. ئێمە پێمان وایە ئەمە سەلاحیەتی پەرلەمانی کوردستانە، مافی پەرلەمانی کوردستان ئەتوانێم یاسایە هەموار بکاتەوە. گۆران 90 مانگ لایەنە سیاسیەکان کۆبوونەوە وەفدی ئەمریکی تیا بوو. لەو کۆبوونەوەیە بڕیاردرا 90 مانگ کۆبوونەکەی پەرلەمان دۆخرێ بۆ یەکشەمەوە تا ئەمڕۆ کەمون و تۆ قسەیتیاکەن. ئەمڕۆژ خۆ کۆبوونەوە ناکرێت. پاشانی لایەنەکان ئەوە خۆیان دیاریان کرد یەکشەمەش تەواو بوو. بەتەمای چین؟ لایەنە سیاسیەکان دیاریان کرد یەکشەممە کۆبوونەوە بکرێ، بەڵام ئێمە بۆ بڕیاری لایەنە سیاسیەکان هیچ فراکسیۆنێک پابەند نەبوو. ئێمە کۆبوونەوەکەمان کرد، یعنی ئەوەی کە ئەوان داوای تەجیلیان کرد ئێمە کرمان، بۆیە شتێک نەماوە بەناوی ئەوەی کە ئەگەری ئەوە هەبوو یەکشەم کۆبوونەوە بکرێت. و کاتێک دەبوو کە ئێمە پێنجشەممە کۆبوونەوەمان نەکردبا، بەس کە پێنجشەممە کۆبوونەوەمان کرد ئەوە یاریە چوارشەممە کۆبوونەوەمان کرد، ئەم حالەتە لەوێندەر کۆتایی هاتی. ئێستا وەک گوتم پەرلەمان ئەو کاتە کۆ دەبتەوە، یان تەوافق بکرێ یان ئەو هێزانەی ئامادە نەبوون ئەو جارە بڵێ ئامادەی خۆیان دەربڕن بۆ جەلسەی پەرلەمان. تاوەکو ئەم لایەنە سیاسیان ڕێکەوتن پەرلەمان کۆ نابێتەوە، یان ڕێککەون یان ئیعلانی بێئەمەلبوون لە ڕێککەوتن کە لەم دوو ئەگەرەدا. کۆبوونەوەانە کە نوێنەری لایەنە سیاسیەکانی تایە، بۆچی لەو ئاستەیان ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرکردایەتی حیزبەکانیان بڕیار بن، بۆچی لە ئاسی باڵایانیان؟ ئەمە خەلەلێکە منیش لە هەموو وەفدەکانم گرتووە کە زەڕورە ئەم قەرارانە
ئاستی باڵا بێ بەڵام ئەوەی ئێستا باز دەکرێت ئێستا بڕیاری تێدا نادێت تەنها گفتوگۆ دەکرێت دەگەڕ ینی مۆزوعەکان تاوتوێ دەکرێت هەڵدەوەشێتەوە بۆ قەراری نیایی هەر حیزبی دەبێ بگەڕێتەوە ئەم لای حیزبەکە هەم فراکسیۆنەکان چکە بیرمان نەچێ ڕاستە حیزبەکان قەرار دەدەن بەڵام فراکسیۆنەکان محوەری ئەساسی ئەم قەرارن ئێمە ڕۆژی چوارشەممە کاتێک حیزبەکان بڕیاریاندا کۆبوونەوەی پەرلەمان تەعجیل کرد بەڵام وردەکاری کۆبوونەوەکەیان باز نەکردبوو لە نەتیجە تەعجیل نەبوو بۆیە لە نەتیجە حیزبەکان هەم خۆیان دەبێ بڕیار نیایی بدەن هەمیش دەبێ لەگە فراکسیۆنەکانیان ماستەرت لە یاسا هەیە بڕیاردەری لیژنەی یاسایی لەم کۆبوونەیە بەشداری وەکو یاسا ناس چێ سەرۆکی هەرێمە ئەمە یەکێکە لەوانەیە کە من لە کۆبوونەوەی ڕابردوو داوام کرد ئەم پرسە یەکلا بکرێتەوە چێ سەرۆکی هەرێمە دوو تەفسیری هەیە ئەبێ ئەم بڕیار بدەن بە کام تەفسیر هەرێمی کوردستان علاجی ئەمە دەکا و پێویستە پەرلەمانی کوردستانیش کە ئەوان پەنایان بردێ بۆ تەفسیری قەزایی پێویستە تەفسیری تەشریعی بۆ ئەم نەسە بکەن کوردستان سەرۆکی ئێستا من ئەڵێم دەبێت تەفسیر بۆ ئەم مادەیە بکرێتن ئەخر خۆگەر بە مادەبی بەڵێ سەرۆکی هەرێمی هەیە بەڵام سەرۆکی هەرێمێک هەیە بە تەفسیرەکەی مادە 15 مەجلیسی شورا کە کاک مەسعودا و تەفسیرەکەی بەشێک لە یاسا ناسانیش کە مادە 15 سەرۆکی پەرلەمان لەگەڵ یەکردووە هەمان ڕەتانەی لە کۆبوونەکانە ئەتوانین لە یەکگرتو خۆیان پرسی لە تۆ برسم تۆ لە کۆبوونەوە من قسە لەگەی لەسەی سێزێکی سیاسی ناکەم سپاس بەڵێ ئەوە بەشێک بوو لە زانیاریەکانی گۆران ئازاد کە ئەندامی لیژنەی یاساییە لە وەفدەکەی چێتی نیشتمانی کوردستانە کە باسی پێکاتەی وەفدەکەی کرد و هەروەها باسی ئەوەی کرد کە لەسەر چی قسەکەن دوو پاکێجێ پاکێجێکیان پرسی سەرۆکایەتی هەرێمە ویلایەتەکەیەتی پاکێجێکی تریشان ئەو راپۆرتەیە کە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان ئامادەی کردووە لەم کۆبوونەوە بازەوە دەکەن ئەندامانی وەفدەکە خۆشیان نیگەرانن لە پێکاتەکەی و باسیەوەکەن پێویستە ئەم وەفدانە لە ئاسی باڵایە بن بۆ ئەوەی نەگەڕێنەوە بۆ حیزبەکانیان بتوانن لەناو کۆبوونەوەکانە دەسەڵاتیان هەبێ و بڕیار بدەن بەڵێ بەڵێ هێمن جگە لە لایەنی یەکێتی کە ئێستا ئامادە بووە هیچ لایەنێکی دیکە هاتوون ئامادەن لەوێ بەڵێ ئێستا ئێمە کە لەو شوێنە سەرچین ئەم ئۆتۆمبیلانە کە دێن من ئەگەر یارمەتیم بی بیان بینم پێ دەڵم چێن ئەم ئۆتۆمبیلانی کە لێرن ینی ئەو ئەندامانەی کە لێرن ئەم ئۆتۆمبیلانە ڕقم هەولێرن پێ دەچێ وەفدەکەی پارتی دیموکراتی کوردستان بێ کە هات بێتە ئێرە ژمارەیان 4 ئۆتۆمبیل بووە چکە ئۆتۆمبیلەکانی تر و ئەو وەفدانەی تر کە دێنە ئێرە ئەوانن کە لە سلێمانی بوون بەشێک لەو وەفدانە ئێستا کە گەشتونە تێرە تەنها ئەوانی منێکێتی بینی بۆ خۆم قوبات تاڵەبانی بینی و هەروەها فەریدە سەسەر ئەندامی سەکردایەتی ئێستا کاروانی ئۆتۆمبیلی وەفدێکی ترم بینی لەبەر ئەوەی کە شوشەکانیان ڕژ و تاریک بوو جامەکانیان من نەمزانی کێشێن بەڵام ژمارە ئۆتۆمبیلەکانیان هەولێر بوو ئەگەر لە گەڵم بمێنیتەوە بزانێکەمە ئۆتۆمبیلانی کە دێن بۆ ئێرە بیان بینن بەرپرسەکانیان چێن دێنە ناو وەفدەکە و تا ئێستا چەند کەسن چونکە لەبیرمان نەچێ ئەم کۆبوونەوەی بڕیار بوو کاتژمێر ئەنجام بدرێت ئەمە زانیارین لە ئاوتەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕێبوار حەمەد و دەسمان کەوتەوە کە بڕیار بوو کۆبوونەکە کاتژمێر دەبێت بەڵام کۆبوونەکە دواخراوە بە کاتژمێر 11 لەبەرەوەی بەشێک لە ئەندامانی وەفدەکان لە هەولێر لە کۆی لە شوێنەکانی ترەوە هاتوونەتە سلێمانی داوایان کردووە کاتەکەی دواب بکەوێ بۆی لە کاتی خۆیان بگەنە شوێنی کۆبوونەوەکە بۆی کۆبوونەوەکە ئەوانش فیرای بکەون کاتژمێرەکان دواخسۆ بۆ 11 ئێستا کە لە کاتژمێر 11 نزیکە بینەوە پەیتا بە پەیتا ئەندامانی وەفدەکە دێنە شوێنی کۆبوونەوەکە ئێمە چاوەڕێن تاوەکو هەموو ئەندامەکان دێنە ناو کۆبوونەوەکە بۆ ئەوەی بتوانین زانیاریان لێوە بگرین هەتا ئێستا توانیمانە لێدوان و زانیاری لێشێک لە ئەندامانی وەفدەکە وەربگرین کە تۆ بینەرانی ئێناڵتیش بینیان ئەوش گۆران ئازاد بوو بەڵێ هێمن ئەم شوێنە کە شوێنی کۆبوونەوەکەیە لە ڕێوشوێنێکی ئەمنی توندوتۆڵ گیراوەتە بەر و لە زۆربەی شوێنەکان هێزی ئەمنی دانراوە بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لەم شوێنە بکەن چکە 5 هێزی سەرەکی نوێنەرەکانیان دێنە ئێرە و گفتوگۆ لەسەر پرسێکی حساس دەکەن لەسەر پرسێک دەکەن کە چەند مانجێکە کۆبوونەوەی بەردەوامیان هەیە و لەسەری ڕێک نەکەوتون کە ناکۆچیانێت لەسەری هەتا ئێستا ئەو زانیارانی کە هەن کە ئەندامانی وەفدەکە خۆیان باسی دەکەن دوو ڕێی هەیە ئەم دوو ڕێیە ڕێیەکی پارتی دیموکراتی کوردستانە کە سوور بووە لەسەرەوەی سەرۆ شێرێم لەناو خەڵکەوە بژێدرێ ڕێیەکە تریژە و 4 لایەنن کە بە دقیقی 3 لایەنیان وان و لایەنی 4ەمیان کە یەکگرتووی ئیسلامی کوردستانە لەبەرەوەی بەشێک لە ئەندامەکانی چوو بە کۆبوونەوەکەوە هێشتا ئەوانیش هەمان خاوەنی هەمان پرۆژن و خۆیان دەڵێن لەگەڵ سیستەمی پەرلەمانیدان بەڵام وەکو ئەندامەکانی ناو وەفدەکە بە تایبەتی ئەوانەی یەکێتی ئامادە نەبوو قسە لەسەر هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان بکەن دەڵێن پرسیار لە خۆیان بکەن پێدەچێت شتێک هەبێت لە نێوان ئەو 4 لایەنە چونکە لە کۆبوونەوەکەی نۆزەی مانگشدا بەشداریان نەکرد هەمویان بەشێک لە ئەندامەکانی فراکسیۆنی یەکگرتوو بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد